بینەرانی عزیزی بەرنامە یاد و یادگار سڵاوتان لێبێت لە سلێمانین بە دیاریکراوی لە بەردەم چایخانەی شابین. چایخانەی شاب ئەو چایخانەیە کە زۆربەی کەس و کەسایەتیەکانی سلێمانی و ناوچە جیاوازەکانی کوردستان سەردانیان کردووە و لێرە چایەکی تاڵیان خواردوتەوە و یادگاریەکی شیرینیان تۆمار کردووە کە لە ڕواڵە تا سەیرەکەی دەرگایەکی بچووکیەیە هەرچەنە ئێستا نۆژە نەکرێتەوە، بەڵام کە ئەچیتە ژوورەوە وەکو دڵی مرۆڤ سروش جوانەکان فراوان و گەورەیە و پڕ لە یاد و یادگاری. با بڕۆینە ژوورەوە. سلام علیکم. وەستاگیان چۆنی؟ قوربانە بم. چۆنی وەستا بەکرد؟ وەزت چۆنە؟ بە قوربانی تۆ بم. بژی ئاخوا. تامەزرۆیەوەم با ئەتمایەتە ئێرە و ێستا بموتە چایەکم بۆ تێگەن. بەڵام ئینشاڵڵا بەم نزیکانە ئەو چا خۆینەوە ئێرە نۆژەن ئەکرێتەوە و ئەم دوو پیاوە جوانەی شار لەگەڵ براکانیان لە دوای جەنابی باوکیانەوە خوا لێی خۆش بێت سەرپەرشتیان شوێناکەن و زۆریشیان چەشتووە و زۆریش بەرگەیان گرتووە بۆی ئەم شوێنە هەروەکو خۆی بمێنێتەوە و ئاوەدان بێ. لەبەرەوەی ئێرە نۆژە نەکرێتەوە بۆی ئەو وەستا و کرێکارە بەڕێزانش ئەزیەت نەین با بڕۆین بەرەو سەرای کۆن و لەوێ بەرنامەکە تاوا بکەین. بفەرمونون بفەرمونون. نایەیتەوە سەرێ لە شار نادەیتەوە نایەیتەوە سەرێ لە شار نادەیتەوە بیری سلەیمانی ناکەی حەز لە پیاسە و گەڕانێکی دەمە و ئێوارانی ناکەی بیری سلەیمانی ناکەی. وەستا بەکرد جەنابتان دیارە ئاماژەم پێ کرد لە سلێمانی و لە کوردستانیش معروفن، بەڵام لەبەرەوەی ئەم بەرنامە یاد و یادگارە و بۆ مێژوو ئەمێنێتەوە خۆت بناسێنە، ناوی خۆتان، جەنابی باوکتان، نازناوتان لەکوێوە هاتوون بە ئەسڵ. من ناوم بەکری وەستا شەریف کە مەسئول بە وەستا شەریفی چاشی یا شەریف هەورامی. بەڵێ ینی هەتا نەوت شەریف هەورامی کەس دەیناسی ئەو وەختە مەنتیقی هەورامان بە دیاریکراوی منتیقەی گوڵ. بەڵێ گوڵ. جەنابی باوکتان و دایکیشتان هەر بە هەماشی و لەوێ هاتوون. بەڵێ ئێمە خۆمان لە سلێمانێ دایک بووین. باشە. من ماڵی 1950 ئیتر ئێمە پێنج بران هەر پێمان لە سلێمانێ دایک بوون لەگەڵ سێ خوشکە. باش. من تا سنفی سی سەرەتایی و لە قوتابخانەی فێسڵی خوێنووە کە ئێستا بازاری عەسری بەرامبەر شەعب بەم بەرەوە بەرامبەری شەعب بەڵێ ئێستا بووە بە بازاری عەسری مەشهورە. بەڵێ باشە با بچمە خزمەتی وەستا عومەر. وەستا عومەر جەنابتان ئەوەی بەلای منەوە جوان بوو کە پەیوەندیم پێوە کردی وتم بەرنامەیەکی وا هەیە ئەو وتی یان وەستا بەکرد بە تەنیا یان هەردووکمان. باشە خۆ بناسیێنە و ئەم پێنج برایە لە دوای ئەوەی جەنابی باوکتان ئەم شوێنەی بۆ ئاوەدان کردوونەتەوە ئەم وەفا و ئەمەکە و پەیوەندیەکەوە چییە لە بینتانە؟ ماشەڵڵای لێ من مەری وەستا شەریفی شایەتی و کاکم بەس کرد تا من ماڵی 53 دوو ساڵتان بینە. بەڵێ دوو ساڵمان بینە میشتا دوی سالەوی هەر لە مەکتەبی فێسڵی خوێنێمەوە تر لە وڵای گوێزنەوە مەکتەبی تر. بەڵام پەیوەندی ئێمە تەبعاً ئێمە هەر پێنج براین، ئێمە هەر پێنجمان لەیەکەوە ئەژین. ئێمە یعنی وەکو برا کەس نازانێت مەسەڵ ئێمە لەو چاخانەیە کە ئیشەکەین کەس نازانێت ئێمە یعنی وەکو کەسی تر یعنی مەسەڵە خۆشەویستی و هەموو بۆ هەمومان مەسەڵە لەو چاخانە ئیشەکەن بەیەکەوانی تقریبا ئەوانی دیکە براکانی دیکە لە هەردوو تام چووکتر. بنجاسم
هیوا جەلال 69 جەمال 72 هیوا 65 باش ئەمە ئەوانە دا ئێمە بە زەمن ئێمە بەتەمەنترین زۆر لەگە باوکمان ژیاوین ئێمە وتکە وەکو پێم وتی لە کە من وازیمان گوتە 66 ئیتر من هاتمە ئیشم لەگە باوکماکە من بە زۆری ئەنەوە ئەنە کە باو کاکبەکرد زۆر ناهاتێ من زۆر لەگەڵ یابووم تەبەن ئەوان هیوا و جەلالی ئەوانەشتا زۆر مناڵ بوون زۆر ناهاتێ من زۆر لەگەڵ یا ئیشمە کرد باشە وەستا بەکرد چی وای کردووە چایخانەی شعب ینی ئێستا ئەوترێ لە سلێمانی گەر یەکەم جارە ببێتە سلێمانی سەردانێکی ساوڵەکە و شعبنەکەی نابێ بڵێ سەردانی سلێمانی زۆر باشە چی وای کردووە خەڵک هێندە پەپەرۆژ بێ ئێستا ئێمە حالیان ئێمە لە سەرای سلێمانی ئەو بەرمان بەردەرکی سەرایە بەو بەرەوە هاتی نێرەمان اختیار کرد بۆی چاوێکشتان لە شاخانەکەی خۆدان ئێستا کە نۆژە نەکرێتەوە گوێم لێ بوو خەڵکەی وت ئەرێوە کە یەکرێتەوە ئەم پەرۆشیی خەڵک لە چیەوە دروست بووە بۆ چایخانەی شەپ هۆکارەکەی چیە؟ جنابەت ئاگالی بوو کە یەکرێتەوە ئەوە مانای ئەوەیە خۆشەویستی ئەو خەکەیە بۆ ئەو شاخانەیە ئەو شاخانەیە دینی ئێستا نییە هی زۆر زووە 950 ئێستا حالیان 71 ساڵی تەمەنە من بڵێم 950 بەڵام احتیمالێکی پێتر 42 پێشەوەش هەبووە بەڵێ بەڵێ باشە وەستا عومەر پێشتر چاخانەکە بچوو بووە وەستا شەریفی باوکتان بەدەستگێڕی چای بۆ خەڵک بردووەوانە چۆن بووە ئەمە ینی پێش 950 پێش 950 مفکرمانە تەمە پێش 950 ئەوی بۆتان باس کراوە ئەو ماسوگرات لەو شاگردەوە تەبەن ئەو عانە شاخانە دوو شاخانە بۆ لە سلێمانی مەسەرە مینە شەل و حەمەرەق و ئەمانە بووە لەگەڵ ئەوانە ئیشان کردو دوای ئەوە پێش ئەوە شاخانە بێ شای دەزیێڕی بووە بە دەستگێر ئیشی ئیتر دوای ئەوە کە ئەم ئوتێلەکە دانراوە شوێنی ئەو خالی مەکتەبەکە ئێستا مەکتەبە چاخانەکەمان لەوێ بووە وەختی خۆی یەکەم جار لەوێ بووە اینجاوە ئوتێل بووە باشە پێشتر ئوتێل و مەڕا بوو کەی بە شعب ئەوە ساڵی پەنجاکانەوە ئیترکە ئەوە ئوتێل و مەڕا کۆنترێکە بەڵام ئەوەی کە ئێمە بیرمان بێ مەسەلا لە پەنجاکانە ئوتێلەوە ئەو شوێنە ناوی شعبەکەشە لەوە هاتووە دوای شۆڕشی چواری تەموز گۆڕا باشە بوو بە شعب ئۆتێلەکە یەکەم بوو بە شعب وتەنا ئومەرا یعنی چی ئومەرانی کەریبێکی بەڵام دوای کە میر و ئومەرا بوو بە شعب یعنی لە دەسەڵاتدارەوە بوو بەگەر بۆ ناوەی شعب ئوتێلەکە بناوی شعب بووە شاخانەکەشمان چووکە لە ژوورەوە بووە هەر بۆ ناوە ڕۆشووە هەندێک کەس باوەڕی وایە هەندێک کەس باوەڕی وایە 200 ساڵە ئەم شاورە گەورە و بێژاویە نەچیرێکی باڵ بەسراوی دەماش و بە و ڕەشە باویە ئێوە ینی بە دیاریکراوی کەی هاتوونەتە سلێمانی و ماوەی مناڵی و سەردەمی مناڵیتان لەکوێ بووە؟ کاتت سلێمانیەوە ئیتر وردە و دەلێری جنشین بووە باشە ینی پێشگانی گەورە نازانم چەنەکات لەو کاتەوە لێ لەو وەختەوە لێرەیە هەتا ئێستا وەستا تۆ چی و بیرە؟ باوکم ئەڵێ کە وەکو باسێکە من هەموو جارێ لە من سوال مەکە ئەڵێ لە 1940 حربی عالەمی یەکەم یاڕامانم بەجێهێشتووە لەو کاتەوە ئیتر ئەو عانە تەمەنی بووە حربی عالەمی یەکەم مەسەر گرانێکە هاتووە لە سلێمانی مەسەر هەورامانی بەجێ هاتووە لە سلێمانی شتەجێ بووە ئەمە هێشتا تەبعەن ژنی ناوەتۆ لێرە ئیشی کردووە هەر بە ساڵتی هاتووە لێرە ئیشی کردووە دەستگەر بووە تا ساڵی چلەکان کە چلەکان ڕۆشێتەوە بۆ منتەقەی لای خۆمان ژنی خواستووە لەو ئیتر هاتووە بە سلێمانی نیشتەجێ بووە
هیچی مناڵی و هیچی ئەم منتیقانە و بیرە وەستا بکرد بەڵێ وازان دوێری هەمووی لێرە هەمووی لێرە بۆ کاکە ئێستا وتیەوە لە گەرەی بەڵکەنی بوون بڵێ ئەوەشم بیر چوو لە مەڵکەنی بوون لە ماوەی مناڵی وەختی خۆی کە هات لە گەڕەشی هین بوو لە گۆژە ئەم مەتیقی پشتی چاهەوە پیان و گەڕەی گۆژە باشە اینجا دوایەوە چونە ساڵ لە ساڵەکەنە هات لە مەڵکەنی جێشیر بووین حتا ئەو قتەی کە بووی بە سەحەبی خانی و خۆمان هەتا ئەو کاتە لەوێ بوون بەڵێ باشە ینی چی گۆڕاوە لەم شوێنانە وڵی زۆر شت گۆڕاوە ئەبرێکی لە گۆڕ جگە لە ئینسانەکان ئینسانەکان زۆر گۆڕاوە بەڵام شوێنەکان وڵا شوێنەکان ئەو قوتابخانەی فێسەڵی گۆڕاوە ئەوە ینی هەیکەلی ناو چاخانەکە ئێمە هەمی گۆڕاوە داخەوە وەڵڵا لەم نۆژەنکردنەوەیە قەرارە زیاتر بگۆڕێیان بڵێ ئیشەڵا هەرو مۆرکەی پێوە ئەهێڵن کە خەڵک پێی ڕاتوە چاوی بەخوا احتیمالی گۆڕینی هەیە بیخنەسە تایمی کۆن ئەوی کۆنیان ئەوەی کۆن ئەمە ماخۆلتر بەڵێ بڵێ قەرارەکە چۆنە وەستا خۆی ئەو چاخانەیە هەل ئەیخەنەسە کە لە پولێکی کۆن خۆی چۆن بۆ مەسەر ناوەوە لە دەریشەوە عینی خۆی وتێلەکە ئەو دیکۆری خۆی وەکو خۆی دروستەکەنەوە باشە مەسەر حتا ئەو جمەلۆنۆشانە هەمووی لابن بە دیکۆریشی چۆن بۆ وەختی خۆی ساڵی هەفتا و شەستەکان چۆن بۆ ئەچێتەوە سەر ئەچێت سەر دیکۆری خۆی تاقەکانی بۆ دروست بەڵێ تاقی بۆ دروستەکەنەوە ئەچێت باشە ماوەیەکە دوورن لە چایخانەی شار معلوماتم هەیە زوو خۆتانی پیاکەن هەرچەنە جارێ خەریکی ڕۆژانکردنەوەشن بەڵام هەر دڵتان پێکرێتەوە بە گوزەرەکە دڵتانەکرێتەوە ینی تەمەنیەکە تۆ تقریبا وا بۆ 6 ساڵەچ ئەگەر لە 6 حسابی بکەین ئەگەر لە 6 حسابی بکەین ئێوەی تر لە ماوەی مناڵی لە 9 ساڵی و لە 11 ساڵی و 15 ساڵیەوە لەوێنەوە تەمەنیەکی من 40 ساڵ لەبێ لەگەڵ 40 ساڵ لەوێ لەگەڵ باوکمانە من زیاترێکە زیاترێکی باشە خەڵک پەرتەوازە بوو ئاوارە بوو شوێنیان نییە من چایەکی لێ بخۆنەوە بەڵام لەوان خراپتر خۆتانن خۆمانی ینی من معلوماتم هەیە ڕۆژانی جەژنیش خۆتان ناگرن خواخواتانە زوو بگەڕێنەوە بۆ ئەوێ چاتێکردن و قەرەباڵغی و دەنگی دۆمینە و دەنگی تاولە و چایەکی شیرینم بۆ بێنە و با ڕوندێ و با خەزگە ئێستا کە دوورن چ هەستێکتان یادگار ئێستا ئەو ئێمە کە دوورین ینی ئێمە دووری ئەو خەڵکی کەوە خۆشی خەڵکەکە شوێنەکەی خۆش کرد بەڵێ خەڵکەش شوێنی خۆش کردەوە وەستا عومەر شتێکی تایبەتی دیکەی ئێوە کە منیش لەم بەرنمەیە دەفتەرێکم هەیە هەموو میوانەکانم لە کۆتایی بەرنمەکە یادگاریەکم بۆ نووس ئەوەی کەشکۆڵی شعب باو ئەو کەشکۆڵە ئەمە فکری خۆم بوو مەسەرمەز زۆر لە شاخانەکانی دنیا مەسەرە کەشکۆڵیان لەوانەیە هەبێ لەوانە زۆریشانیان بێ بەڵێ ئێمە ئەو کەشکۆڵەمان دەمێکە داناوە ساڵی وابزانم لە هەشتاکان و دامانناوە کەشکۆڵە هەشتاکانەوە هەیە ئەو کەشکۆڵی کاکشێرکۆ تەبا یەکەم کەس کاکشێرکۆ دیانویسیوە کەی بوو ساڵی چەند بوو مامۆستا شێرکۆ بێ کەس دیانویسی بیرتانە کاکشێرکۆ دەمێکە دیانویسیوە پێش دەرەوە بە ماوەیە دەرەوە ئەو کەشکۆڵی نووسی زۆر غیرە کوردیش ناخۆی هەمووی تیا مەسەر هونەرمەند و شاعر حتا ئەو بیانێک ئەو خەرجیانەکە لە هاتوون لە خاستان یەکیانکو ئەدۆنیس کە شاعری شعانەویە ئەویش تیان نووسراوە شتیان نووسیوە مەسەر فەرهاد پیرمان مەسەلا زۆر لەوانەیە ئەدیوانی شار سلێمانی هەمووی شتیان نووسیوە هەولێر مەسەلا هەموو فەرقی ناکە یانیوەبووی باشە باسی هەولێرت کرد ینی سەهۆڵەکە و شەعبی سلێمانی لە ئیسکان و مەچکۆی هەولێرە چون خۆتان بچنە هەولێر سەردانی مەچکۆوەکەن ئەچۆن حەستان لێ ئەرە وەڵاشین ئەچەکە بۆ ماوەی لە قسەیەکیش بێت دانیشتین و چای خۆن ئەنجەیەنەوە بۆێرە خۆتان ینی تعرفتان هەیە لەگەڵ یەکترە ئەو عانایی لێبوو ئەو وابزانم ئەمی خوای کرد نەماوە چون نەشی ناسیم دوایوتم من فڵان کەسم ئەنجا هەستام لەولای مەشکرد شاب و مەچکۆ مەچکۆ شوێنێکی خۆشە بەڵاتی ئاساریشی کۆنەوە خۆش و شعبیشە لەگەڵەوە دایەگیان هێشتا ماوە بەلەو 100 ساڵیە چێ بیتەمەنی درێژ بێ وەڵڵاهی با و پرسیارەش بکەم
گەشتونەتە ئەم تەمەنە ئێوە بوون بە باپیر باشە دایکتان ماوە ئەو احساسە چییە زۆر حەزەکەم بزانم زۆر شتێکی نامۆ ینی بەڕاستی شتێکە ینی من جاریوە کە داشم فکرەکەم بۆ ئەڵێم وەڵی ئەمە زۆر زۆر مهم ئەو تەمەنەوە لاما جەنابیش کە بەڕەحمەی بە ئاسۆی بە سوارە بەڵێ خوا لێی خۆش بێت لەگەڵ دوو حازرام بەنامەشی کرد بەڵێ ئەوەی کە دایکم باسی کرد بۆ کاکاسۆ بۆ ئێمە باس نەکردووە بۆی باس نەکرد لە بخوا ڕاستە هیوادارم لەم بەرنامەیە دەشتم بۆ باسکرد کە بۆ مناڵەکانتان باس نەکردووە باشە وەستا عومەر ینی ئەو کەسانەی کە باو پرسیارە لە جەنابتان بکەم ئەوەندەی بیرت بێت لە کەسە ناودارەکان چونکە لە پەنجاکانەوە تەمەنیەکە یەک دنیا خەڵکی ناوداری ئەم شارە هەر لە هونەرمەندەکانەوە بیگری هەر لە شاعیرەکانەوە بیگری لە ئەدیب و نووسەرەکانەوە لە سیاسیەکانەوە بیگری بەرکەوتنتان لەگەڵ کێ بووە یا بە هەر بە عشایەرێکی خۆمان بڵێم چاتان بۆ کێ تێکردووە لەو شاخانەیە لە کەسە ناودارەکان ئەوەی کە مەسەفکردمان تەمان کە باوکم لێ بووە ساریەوە کە باوکشم تەبەن ئەدەب دۆز بووە جا لە حوشی ئوتێلەکە حوزێکی تیا بووە فوارێکی تیا بۆ خەڵک دانی لێوە ئەو کاتە عەرز و حاڵچیەکان لەوێ بوون حاجەکان ئەو عانە لەوێ نەبوو کە باسیەکە نێمە زووترە بووەوە مەسەرە باوکم هەر حوشە بووە پێشەوە ئەو شاخانەیە ئەو کە پێم وتی شوێنەکەی خالی بووە هۆدیش پشکۆلە بووە ئەجا ئەو عانە مەسەرە ئەحمە هەردی ئەو عانە خوافی هاتە ئەوەیە بەڵێ هاتوتە ئەوێ لەگە باخۆدانی شوێ مەسەری کاگە خۆل بووە مەسەرە لەوانەیە عەبدوڵڵاجە و هەر بوو ئەمانە هەنێ لەو ئەو ئەدیبانە لەوێ هاتوون دانیشتون لەگە باوکم مەسەرە دوای نەمانی ئەوانی ئێمە نەمانی ینی وفاتی باوکم ئێمەش لەومان بۆ شوێنە یاوە مەسەرە دوای ئەوانیش هەر هاتووەتە لامان ئەوە دی بوو شاعر ئێمەش چۆر باوکم ڕێزی گوتون ئێمەش عینیشی ڕێزمان لێ گوتو وەکو ئێستا ئێستش لە یینەکان ینی مامۆستا ئەحمە هەردی و ئەوان هەمویان حزوریان هەبووە لە هاتوون سەردانیان کرد هاتووە لە شێرکۆ بێکەسە مەسەرە ئەخۆ لە بۆ گۆران فکرم نایە ئینسان ئەوە بۆیان باز نەکردووی پێشەوە هاتبێت احتمال ئێمە فکرمان نییە بەیتر بە هەموو لەوانەیە هەموو هاتووتێ لەوێ هەردا لە سیاسەت مەدارەکانی مامجارە لێ دەچێ ئەفریقاویش مەجای بۆژنا هەمووی هاتووتێ گوایە وەختی خۆش پیرەمێردیش هاتووە پیرەمێردی شاعر سەردانی کردووە من کە ینی بەس شوێنیشتان زۆر دوور نەبووە لەیەکەوە لەگەڵ شوێنی ینی لە سوفە گەورەی کورد ئەوی ئەوگە دوور نەبوون هەمووی لەوانەیە ئەوە پێش دەخێ وەکو ئێستش نەبووە ئەوام و سەیارەوە تۆمبیل و قیر ئەوانە هەموو شار ڕەنگی خاک بوو ئینسانەکانی هەمویان خاکی بوون وەستا بەکرد جەنابی باوکتان وەسیەتێکی دیاریکراوی بۆ کردن بە نسبەت چایخانەی شعبەوە وەسیەتی چی بوو؟ وەسیەتی وتی ئاگاتان لەو شاخانەیە بێت ئەمە ئەمێنێتەوە بۆ کوڕا ئێستا سەرچاوی ڕزقی چەند خێزانە؟ وەڵڵا ئێستا جگە لە پێنج براکە ئەچێتە حەوت الحەمدولillah جاران و ئێستاش شعب وەکو ئەوە بوو بڵێ لە بەردەمی شعب چاوەڕێتەکەم لەو بەری شعب وەرە بۆ لام لە ناو شعب دانیشتم چاوەڕێتەکەم بە تایبەت کەسە ناودارەکان لەوێ سوتفە ئەکران خۆی ئەوە بووە دۆڵی ئەو شتانە نەبووە لەوانە کەیشی مەوعیدیشی باە ها لە شاخانە دانیش لەوێ یا ئەمانەتێکی بەڵێ زۆر ئەو ئەمایی دانا بۆ کابرای لە فلان شوێن بۆم داناوی لە فلان شوێن لە شاخانەی شعب بۆم دانای لای فلان کەسە ئەوی هات ئامانەتەکەی وەرەگرت یعنی ها بوو ئەوێ ئەو شتانە هەبووە لەوێ ئامانەت هەیە خاوەنەکەی نهاتبێ بەلایە لە مێژووی چایخانەکەیە ڕووی یاوە من ئاگادار بم هەمووی هاتووە لەو خاڵیەوە پاریان نردوێتەوە مەسەرە تۆ کە سەقی پێنەکە لەو پارە نایت بۆ شاخانە بڵێ بڕۆ لە فلان کەسی وەرگرە باشە ئێوە شەو تا ڕۆژ لە خزمەتی خەڵکا بوون و چاتان بۆ خەڵک تێکردووە بە شیرین و بە تاڵەوە ئەگەر چاکە تاڵیش بوو بێ یادگاریەکە لەوێ ئەوەنە شیرین بووە تاڵێکەی بیردونێتەوە خۆتان نێوانتان لەگەڵ چاچۆنە وەڵایی باش تا ئێستا شاخۆنەوە شارە وڵا
خۆمان حەزمان شای چاک بەڵام نەکەم لە ماڵەوە ئێستا ماڵەوە بەدەستانەوە هیچ نەبوون لە کات چا بۆ بێنە خۆمان شالێنیم جارێ خۆم لێنە لە ماڵەوە ینی ئەگەر ئەوەش بێڵن خۆ لێنێ خۆ لێنە باشە وەستا بەکرد وەسفەی چاکە ئەو ڕەچەتەی ئەو شتانەی لە چاکەتانە بەکارهێنن نهێنیەکی هەیە ئێوە ئەوەی هەیە ئەو سڕە سڕەکەی زای شێکاکە یادگار ئێمە موێ دەست ناگۆڕین وەختی خۆی باوکم چی چاکی بەکارهێناوە هەر ئەو چایە بووە تەمان وەختی خۆی چای لە سلەقی گەورا بووە باش ئەی هێل و دارچین و گوڵ و ئەمانە هیچ پێویستەکە لە چایاوێ نەوەڵڵا پێویست ناکەنەوە ئەوانەی تێ ناکەن ئینجاوا خۆشە یادگار شا خۆی چا هەموو چایە احتیاجیە بەڵام دەستەکە بۆیە گۆڕێ سەر باوکم شای تێ کرد خەڵک حەزەکە بیخواتەوانێ بۆ دەست بۆ هەیە مەسەر چایە من دەستی من جایە مەسەر من چاتی یەکەم خەڵک حەزەکە بیخواتەوە مەسەر کار بکەین لەوانەیە چاتێکە یەکتر بەخواوە چایە ئەو چا بەعمەل چای عومەرین بەرێ چای وڵا کەس بەو خوایە لێت ناشارمەوە لە دوێنێشەوەوە کە بیر لەم بەرنمەیە کەمەوە پرسیارێک لە مێشکمایە تۆچێ باش لەو کاتەوەی دەستان پێکردووە ئەزانم بە دەقیقی نایزانی وایە تەسەورەکەی تا ئەمڕۆ چەند کیلۆ چاو چەند کیلۆ شەگرتان سرف کردبێ ئەزانم پرسیارەکە زۆر سەیرە بەو خوایە بەس مەراقمە لە حساب نایە بەڵام سەر ببوو تۆ ئەزانیشی کاگاتگات بکە ئێستا هیوە هەیە ئەڵێ چیلۆ شەکر ئەوەنگە چای تایە باشە من تا ئێستا احترام بۆ قسێ ناکەم چکە کات تۆ مەسەلە کەوشک چاکە ئەو شتەکەی کەتیەکی کابرا هەیە بێشتەکە خوارد هەیە شیرە خۆیان هەیە کەپشەکە ئەم وێنانە لەکەیەوە دەستکرا بە کۆکردنەوەیان خۆتان دایەنێن بۆتانە هێنن چۆنە خۆی وێنەکان زمانی باوکم نەبوو ئێمە بیرۆکەی خۆمان بوو مەسەر باش ئەو ڕسمانە زۆریشی هەر زۆر شوێنی دیکەش لاساییکردنەوە زۆر خۆم بیرۆکەی خۆشم بۆ ڕسمانە مەسەرە حتا مەکتەبەکانیش ئێستا تۆ کە ئەو هەموو ڕسمە خۆی کاڵی شعب بۆ ڕسمانەوە جوانە شاخانی شەب کە چیتە ژیرەوە وەکو بۆ مۆزەخانی بچی وایە مەسەر ئەو هەموو ڕسم و ئەدیب و شاعری چاکە و چۆن خواردووە سەیری ڕسمت ڕسمی کۆنی سلێمانی مەسەر ڕسمی کۆنی سلێمانی پیاوش ئەشرافەکانی سلێمانی مەسەرە هەمووی هەڵواسرا مەسەرە شەی ئەو سەرکردانە مەسەر هەمووی ئاوایە مەکتە کتێبخانەیەکی جوانی تایە مەسەرە ئەو کتێبخانی خۆمان هەیە حتا ئەو کتێبانە کە ئێمە کتێبمان نەبوو زۆر لە ئینەکانی جامیە تەلەبەکانەتن لێبینی من زۆر کتێبی من زۆر کتێبم من کرێشی بووم حەسا لە مەڵکەنیەوە خانوم گواستەوە بچون بوو ئەوێ 16 کتێب فەردەم کتێب مزبار کرد بوو کابرا کە باوتی ئەوە چیە وتم کاکە تۆ چی بارەکەی خانوتم لەوە لە جاری کتێبەکان مەبار کرد کتێب زۆرەوە من خۆشم حەزم لە خوێندنەوەشتی وایە هەریانی هەرەوە نەبووە کە بڵین ئیشی چایچێتی و ئیدارەدانی شعب خۆشتان حەستان سەرۆکاریتان لەگەڵ خوێندنەوە لە ماڵەوە کتێب بکرد کتێبەکانمان هەبوو بۆ هات مەسەرە کتێبمان بۆ جێیتەوە لە هەولێرەوە لێرەوە لە دەستگاکانەوەی باشە وەستا بکرد زۆر جار کە دەیتە ژوورەوە دەنگی دیلان دێت بە پیریتەوە زۆر مامۆستا حەمە ساڵح دیلان زۆر جار کە لەو ماوەی تا دانیشی هەرەوە نازانی مامۆستا مەزهەری خالقی گوێت لە دەنگیە بێ لە لایەکی دیکەوە گوێت لە دەنگی مامۆستا حەمە جەزا بێ لەگەڵ وێنەکانە ئەوان سەردانیان کردوون وڵا بەس بڵێن مامۆستا مەزهەری خالقی یاخوا تەمەنی درێژ بێ خوا لە ئێمە گلیشی لێکن ئێماقی خۆمانە بۆی کە تازە کرایەوە ئینشاڵڵا بێتکە بۆ ئەو چکە ئەو هونەرمەدێکی پێشکوێوەش زۆر گرنگیتان بە گۆرانی ڕەسەنایەتی و بەسکە هەمە سادیلان هاتووە هەمە جەزا بەڵێ هەمە سادیلان بۆ نمونە من جارێکیان ئێوارەشان چاخەرەمان کۆ کردەوە هات حەزی لە چادیش لەمە بوو بەڵێ هات وتی وتم بۆ خوایە کاک حەمە چانم وتی زۆر حەدوشا تو وڵات تا ئەو چانی خۆیان پێ درەوە چان بۆ لێنا یەک سادیش لەماتر ئەو چایە کە یامێت تر سێ چوارژی پێش و هاتەوە دوایتر نهاتەوە ئەمری خوای کرد یعنی من زەبیرم مرتاح بوو کە ئەو چایە مابوو
ئەگەرم جارە بێت تۆ نەچم شەرتە دڵخۆشم کە توانیم لەم مانگی ڕەمەزانە پیرۆزەیەوەش بەسەر بکەمەوە ئەرکمانە و بۆی وا نەزان هەر بە بۆنی چاوەیە خزمەتدان من سوپاسان ئەگەم ئەگەر هەر قسەیەکتان ما بێ لە خزمەتانە زۆر سپاس بەنایی بەنایی بنەماڵی چاخانێشە بۆ زۆر سپاسی ئێوەکەن و تیمەکە و برادرانی کوردستان ئەوانەی کە لێرە و لێوەش دانیشتون بەوانەوە ئێمە جوانەکەن لێگەشتی ئێوەش بۆ ئێمە ئێوە جوانی کاکە ئێوە ئەمە بۆ ئێمەکەن ئەچێتە هەموو دینایی بێ ئەمە من وەکو مێژوو ئەم بەرنامەیەکی سیاسی نەبێ هەر ئیتر قەینا چیە بێت شتەکانی دیکەش بەسەر دیکەمان شتی کامێرا هەموو شتێک من سوپاسان سەرکەوتوو ئینشاءڵڵا کە چاخانەکەش بە شێوازە نوێیەکەی کرایەوە دێنە خزمەتان و چایەکی خۆش نە ئەڵێم چای وەستا عومەر نە ئەڵێم چای وەستا بەکرد دوو چامەوێ لە هەردووکتان یاخوا بێەوەی زۆر زۆر سپاس هەر بژین